الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، تەفسیری سوورەتی تەوبە یەکێکە لەو سوورەتانەی کە ئینسانی موسڵمان منهەجی حەیاتی بۆدا ئەمەزرێ، و هەروەها ئینسانی موسڵمان فێر ئەبێ کە چۆن مامەڵە لەگەڵ کافر و مشریکە بکە، و فێر ئەبێ چۆن لەگەڵ منافقە مامەڵەکە. ئەم سوورەتە ئەکرێ پێ بڵێن سوورەتێکە بۆ کافرناسی ئەشێ، و هەروەها بۆ منافقناسی ئەشێ. ئەم سوورەتە پیرۆزە چەند ئاەتێک لە خزمەتیا بووین و گەیشتوێتە ئاەتی 11. لە ئاەتی 12 رب العالمین باسی مشرکین ئەکات، ئەفەرمێ وئن نەکەثوا ئەیمانەهم من بعد عهدهم وطعنوا في دينكم. ئەگەر هاتو کافران و بێدینان نەکەثوا ئەیمانەهم، عهد و پەیمانەکانیان هەڵوەشاندەوە. ئەیمان لە ئەسڵا بە معنای سوێن دێ، بەڵام سوێن ئەگەر لەگەڵ عهدا بوو واتە هەموو عهدێک جۆرێک لە تەئکیدی تێیە کە ئەنەما سوێن خوراوە لەسەری. بۆیە ئەفەرمێ وئن نەکەثوا ئەیمانەهم من بعد عهدهم، ئەگەر هاتو سوێنەکانیان هەڵوەشانەوە لە دوای پەیمانەکانیان. واتە ئەم عهدە لێرە بە معنای ئەوە دێ کە ئینسانی موسڵمان بە وشیاری مامەڵەکە لەگەڵ عهد و پەیمانە. هەموو عهدێک کە ئەیبەستی کە ئەنەما سوێنێکی تەئکیدی لەگەڵا خواردووە، وتوتە بە تەئکید ئەو شتە ئاوهایە. بۆیە وشەی ئەیمان لەگەڵ عهدا بەکارهێنێ. ئەفەرمێ ئەگەر هاتو مشریکین عهد و پەیمانەکانیان هەڵوەشانەوە لە دوای ئەوەی پەیمانیان پێدابوون، هەڵیان وەشانەوە، وطعنوا في دينكم، طعنیاننا لە دینی ئێوە، واتە دینی ئێوەیان بریندار کرد. خۆی طعن بە معنای بریندێ. بێنە پێش چاوی خۆتان، ئەگەر کەسێک چەقۆیەکی بەرکە بریندار ئەبێ پێوتێ طعن. کە ئەنەما ئاینی پیرۆزی ئیسلام شخصێکە ئەگەر بە زمانیان، چونکە هەندێک جار طعنی زمان زۆر قورسە، هەندێک جار ئەوەی کە شمشێر ئەی بڕەچاکە بێتەوەی زمان ئەی بڕەچاک نابێتەوە. بۆیە ئەفەرمێ ئەگەر هاتو طعنیاندا لە دینتان، واتە یەکەم عهد و پەیمانیان هەڵوەشانەوە، دووەم طعنیاندا لە دینی ئێوە، دینی ئێوەیان بریندار کرد، ئەو کاتە فەقاتیلوا ئەئیمەة الکوفر. نافەرمێ فەقتولوا، ئەفەرمێ فەقاتیلوا، بجەنگن نەک بکوژن. ئەم دوو کەلیمە بێ لە یەککەینەوە. لە قورئانە وشەی قەتل هاتووە، وشەی قاتیلیش هاتووە. قاتلە بە معنای جەنگینە، قەتلیش بە معنای کوشتنە. لەم ئاەتە پیرۆزە ئەفەرمێ ئەگەر هاتو عهد و پەیمانیان هەڵوەشانەوە، تعنیشیاندا لە دینی ئێوە، نەفەرمێ بیان کوژن، ئەفەرمێ جەنگیان لەگەڵاکەن. جەنگ لەگەڵ کێیا بکەن؟ ئاگاتان لێبێ ئیمانداران، فەقاتیلوا ئەئیمەة الکوفر، سەرەکانی کوفر، ئەوانەی کە مەسئولیەتیان هەیە، ئەوانەی کە عهدەکەیان هەڵوەشانوەتەوە. ئەم ئاەتە پیرۆزە بۆ زۆر باسی سەرەکان ئەکات، چونکە هەڵوەشانەوەی عهد بەوانەی خوارەوە ناکرێ، ئەوانەی سەرەوەن عهدەکان هەڵەوەشنە و پەیمانەکان ئەشکێنن. بۆیە رب العالمین ئەفەرمێ فەقاتیلوا ئەئیمەة الکوفر، بجەنگن لەگەڵ ئەوانەی کە ئەئیمەی کوفرن. ئینەهم لا ئەیمانە لەهم، کورە ئەوانە بێعهد و پەیمانن. لێرە سەرنجتان ڕاکێشم بۆ مەسئلەیەک. طبعا کتێبێکی نازدار هەیە بە ناوی في ظلال تفسير سورة التوبة، ابن عبد الله عزام نوسيتي، في ظلال تفسير سورة التوبة لجير سيبري سورة التوبة. هاتشون ابن بابلين سيد قطب رحمة خوالي كتابي في ظلال القرآن هي
عبد الله عزام في ظلال تفسير سورة التوبة هي لجر سيبري سورة التوبة هندي بيفي جواني دار رجاوة لو بيفانا سيركي طبعا عالمي إسلامي لدوار رخاني خلافي إسلامية جهد زور كراوة بو هالصانة وأمت جهدي إصلاحي كراوة أنواع جوري جهدي إصلاحي كراوة زائدي جهدي إصلاحي كان كومالي جهد كراوة جهد كان لبيناوي جهدي سياسي كراوة مثلا جهدي إنقاذي إيماني كراوة جهدي جهاديش كراوة سرتاي جهدي جهادي كسيركي لبليكي زور برزايا مسلمانان داگیر کراون روز بە کەیفی خۆی زەربە لە مسلمانان ئەدا لەناو ئەفغانستانە مسلمانان یەن ئینقاذی ئەم مسلمانان ئەکەن لە هەموو جیهانەوە خەڵک چوو بۆ ئەفغانستان بۆ ئینقاذی مسلمانانی ئەفغانستان ئەسڵی فکرەکە لێدانی کوفرە ڕاستەوخۆ و دەرچوونە لە ئەندامە بچووکەکانی کوفر وەکو عەرزم کردن کە مەولانە ئەفەرمێ سەگ ئەگەر بەردی تێبگری لە بەردەکە ناوەڕێ ئەچێت لەو کەسە ئەوەڕێکە بەردەکەی تێگرتووە دوژمنە سەرەکیەکانی ئومەتی ئیسلامی یەهود و نەسارا و ئەوانە ئومەتی ئیسلامی وعیەکی پیا کرد دوژمنی خۆی دۆزیەوە بۆیە جەنگ لەگەڵ ڕووسا دەستی پێکرد لەگەڵ ڕووسا کە جەنگ دەستی پێکرد سەرەتای یعنی حرەکاتی جیهادی بە پیرۆزی هات دواتر کارەکەی بچووک بوویەوە هات لەوەی لە ناو خەڵکی مسلمانە تەقینەوەی بکە مناڵی مسلمان ژنی مسلمان ئەمانە بکوژرێن بە کۆمەڵی فەتاوای قاسر بۆیە کاتێک کە دیقەت ئەدەی ئەسڵی فکرە جیهادیەکە لەسەر چییە لەسەر ئەمەیە فەقاتیلوا ئەئیمەة الکوفر ئاگاتان لێبێ حتا ئەوانەی کە قیتالەکەن جەنگ ئەکەن جوندی کافرانن دەستیان لێ پارێزن ئەگەر کرا لەوە چ ڕۆژ ڕۆژان تەوبەکە بەس ئەوەی کە سەرە لێ بدەن لەما دووشت تۆ ئیسفادە ئەەکەی یەکەم ئەگەر سەر لەسەردا ئەو کاتە جەستە هیچی پێ ناکرێ ئەندامەکانی خوارە هەمووی فەشە لە هێنێ بەڵام دەیان ئەندامی خوارەوە بکوژە ئەوەی سەرەوە کارەکانی هەمویان ئەوا بەڕێوە ئەوەش ئەخۆزێتەوە بۆ فائیدە بۆ خۆی بۆیە لەم ئاەتە پیرۆزە ئیرشادی مسلمانان ئەکا کە کاتی هاتنە سەر دەسەڵات هێستان هەبوو تواناتان هەبوو کەوتنە مەیدانی ململانێ و جیهادەوە مەچن خۆتان مەژغوڵکەن بەشتی وردەوە ئاگاتان لە سەرەکان بێ لێەوە جەنگکەن بۆیە لە جەنگی بەدرە یەکەمین ئەوانەی کە کوژران قیادە بوون کوژران گەورە بوون کوژران لێەوە دەست پێکرا نەک بێ لە بنەوە دەست پێ بکەین تەسەوورکەن جاری وا هەیە حرەکاتی جیهادی عەقڵێتی هاتوۆتەوە کوێ خۆی مەژغوڵ کردەوە پۆلیسێک و نازانم هەندێشتی وردەڵەوە جوندیەک و ئەوان سەرەکەی هەموو لەبیر چۆتەوە کە ئەمە هەڵەیەکی زۆر کوشندەیە لە حرەکاتی جیهادیە دروست بوو لەم کۆتایانەوە و زەربەیەکی زۆر گەورەیان لە خۆیان و لە سمعی کارەکەیان و لە ئیشەکەشیانداوە بەرەکەتی نەما بۆیە رب العالمين إرشاد ما نكا فقاتلوا أئمة الكفر إنهم لا أيمان لهم كرأوانا بعهد بيمانا أليرا طبعا أجر دي قتان دابة إما مجموعة كان لعالم إسلامي دجي سنة قصر لسر سنتي في غمبرك صلى الله عليه وسلم مجموعة كي ترهن قصر لسر قرآنك إما دوشت من هي مشكلة قرآن من هي ومشكلة سنة هدو كتابي لسر هندي آيات هي الظاهرة كي توا أبينك أما مشكلة لباطنة مشكلة نية أو هندي فرمايشتش هي وأبينك إشكال دروس أكا مشكلة لحقيقة شا مشكلة نية بويا طبعا لكوا أما يك إسا مثلا للسنة أدن دسيان بو شلكي لقرآن أدن مجموعة لوانيك لقرآن أدن قصة كان بمشي وازأكن ألين أم آيات بيتشوانية للا يا أخوي قوراء فرمي وإن نكثوا أيمانهم من بعد عهدهم أجر هاتوا عهد بيمانيان هل وشان دوا لا يكتر فرمي إنهم لا أيمان لهم أو أنا هرخا واني عهد بيمان نبون أم نفي إثبات زور لقرآن ظاهرة كاني كسير أكي وهستكيك لنيواني أنا جوري لتناقض هي لحقيتش تناقض نية مثلا أخوي قول القرآن فرمي وما رميت إذ رميت ولكن الله رمى تو هيك نوشاند أويك وشانت خوا وشاني لا يجنفي أويك كتو هيك وشانو لا يكتر على أويك وشانت خواي قول خوي وشاندي بينما أزانين للسيرية هندي حصو هندي وردبردي هل قلتو وشاندي في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم كاد كويستي هجرتك
وما رميت إذ رميت ولكن الله رمى. الآية كتير فرمت شيء ولكن أكثر الناس لا يعلمون. زورني خلقي نازانا يعلمون ظاهرا من الحياة الدنيا. زورني خلقي هيش نازانا كميك لا أشكراي دنيا أزانا بس كارو بارشتي مادي أزان وغيري أو نازانا. أما شون توفيق كري لنيواني أنا علماء فرمون ظاهري السطحي آيات كان سيركي وتصور أكيك جورك للتناقص هبه وهيش تناقض جنية. أفرمي زوريني خلقي نازانا كميك لظاهري دنيا يعني أو كميك إذن بعلم حساب ناكري. أمانا عهد بيمان نابنسر أجر عهد بيمان يشتان لقلا كردن لا أيمان لهم حتما إيش كان الكافران بيدينا واتل جهتك ويوم مسلمانا مأمور أجر دسيان رايك شابو بيمان وعهد ببسن عهد يعني لقلا بسن أجزان عهد بيمان يعني بلام هل لقلا أنا ببستن بلام لحقيقة أبيه شيار بن بكوي قشتي أمانة لا إيمان لهم فرصة يعني هنا هم عهد بيمان كان هل أول شيء إنه إيمان يعني بعهد بيمان نية إما تاكيد جنجان لقلاكين عهد بيمانيان وهالوشانة وتاروج قيامة جنجة. أفرميتشي وإن نكثوا أيمانهم من بعد عهدهم وطعنوا في دينكم أجر هاتوا هليان وشانة وعهد بيمانا كان وطعنيان كل ديني إيوة لدينيان دا برامبر بدين وستانوا فقاتلوا أئمة الكفر جنكا لقل أئمة وقوركان كفرا إنهم لا أيمان لهم لعلهم ينتهون حتى أوكاتي وازهن الطعن لديني إيه ونادن عهد بيمان هل ناوش إنه أترسن إتري وازهن لبن كوابو أصلي قتال لشريعة إسلامية بو انتهاء كفرة بو راقرتني كفرة نك بو استئصال وهالكيشاني كفر أم دوشتا زور جاواز. هندق لمفكرين لم أخيرانا كدواي تراجعات يعني الأفكار كان أن نسيها وني عبد الله عبد العزيز وزوري تلوانا عبد القادر عبد العزيز وأنا كالعمدة في إعداد العدة للجهاد في سبيل الله ولا زورك لكتابة كان بس يوكا كجهاد واستئصال كفر بكفر هالكيش لسر زيان نمنه دواتر هالخوي لمراجعات كان النسيك أو فكريم غلطة أصلا مسائل جهاد وقتال لبيناوي خويا بو أوي لعلهم ينتهون حتى وكوان وازين انتهاء كان كوتايبي ككوتايبي هات بابتك يتوسر أويك ما ملا كردني كي تندروس لقل كافران وبيدينانا حتى وكو سرنجان رأي كشيو برو دينداري وخواناسي وردو دريان أكشي كوابو أصل لكاري خلق إيمان دارا لقل كافران بريتيا للدعوة وبانقواز كردنيان وهنانيان بو الرزي مسلمانان أصل لكاري إيما خلق بردنا بو بهجنا خلق بردنا بو دوزخ بأم فكرة لامان مسلم به إما أمانو خلق هداية ورقري برو بهجت به نك بيكوشين وبينيرين بو دوزخ بويا أصل لقتال لا يخلق إيمان دار بريتيا لويكا قتال أكا لعلهم ينتهون هتا وكوازين كوازين هنا مسائل قتال وجنگ نامن أشينا وسر حالتي تندرستي خوما مسلمانان بير كان ولم حالتا مشركين قريش مسلمانان دركرت دسيان كر بجنگ لغل مسلمانانا شتيق لدلي مسلمانانا ما بو لبرانبر قتالا آية جنگ كين جنگ نكين هشتا خمك ما بو سرتا إذن دان أذن للذين يقاتلون بأنهم ظلموا إذن دان كجنگ كان لبروي ظلمتان ليكراو دواتر أمري بيكردن بجنگ فقاتلوا أئمة الكفر اللي اشتيق للضلي مسلمانانا دروز بو برامبر بجنگ بو يا خوي قورت تحريض يانك هانيا أدا لسر قتال لسر جنگ وجهاد وكشتار. طبعا أمتي إسلامي بهسترين أمتك كدز أداة جنگ وجهاد ترز لقلبي جنجكيانية لقلبي جنديكيانية بهي شوازي أو جيشانيك هميشه أشكين وترو ابن نامن أو جيش إسلامي يعني بيركنوا تتارو مغول يعني شون لافاوية هيشتي برقي ناقري أو هيرشي هنا أزان بچند سال جيشتا بغداد 40 سالي بيتش لخراسان وهتا جيشتا بغداد 40 سالي بيتش بمرجع جيشك يعني قلاي دار شونه جيات شونه أو جيشك أهات ب40 سال إنجا تواني خرابترين كاتكاني أمتي إسلامية وكاتبوا كتتارو مغول هات مختلف لبين يكترى أو لوي أخوان أم أمير لوي أخوان كاس سايب وكزنا أكر
بەو حاڵەشەوە بە 40 ساڵ اینجا توانی بگاتە بەغدا بۆ ئەمە هێزی ئومەتی ئیسلامی بۆیە ئەم ئاەتە پیرۆزە هانی ئیمانداران ئەدا ئەلا تقاتلون قوما نكثوا أيمانهم شتێ لە دڵتانە دروست بووە جەنگ و جیهاد ناکەن لەگەڵ خەڵکانێکە قەوم و گەلێکە نەکەثوا ئەیمانەهم کورە ئەهد و پەیمانی خۆیان هەڵوەشانەوە خۆ ئێوە هەڵتان نەوەشانوەتەوە ئەوان هەڵیان وەشانوەتەوە وهموا بإخراج الرسول هەمیان کرد بە دەرکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەسەر وشەی هەم کەمێک ئەوەستم دوای ئەمە سەر ئاەتێک پیرۆزەک هەم لە زمانی عەرەبیە بۆ چەند معنایە بەکارێ یەکەم دانە هەم معناه الحزن خەفەت دوو شەمان هەیە دوو هەم و غەم لە عەرەبیە اللهم إني أعوذ بك من الهم والغم باشە هەم و غەم چییە و هەم چییە غەم شتێکە کە دەستی تۆی تیان نییە کوڕەکەت ئەمرێ باوکی خۆشەویستت ئەمرێ مصیبەتێکی ئاسمانی کاکە هەورە بروسکەی گیای لە سیارەکە سووتانی دەستی ئینسانی تیان نیە ئەو پێتێ غەم هەم دەستی مرۆڤی تایە باشە ئەوە هەم و غەم باشە هەم و غەم هەر ئەمە نەیە هەم شتێکی بۆ شتێکی تریش بەکارێ هەر شتێ بە دڵی تۆیە بگوزەرێ و ببێتە عەزم لە لای تۆ پێوتێ هەم یا با بکرێ بڵێم هەم دوو معنای هەیە ئەوەی کە بە دڵتا ئەگوزەرێ ئەوەی ئەبێتە عەزم لە تۆیە هەم و عەزم دوو شتن نزیکن لە یەکەوە بێ ئاگامان لێیان طبعا چەندێک بوو ئەم پرسیارە بوو چەندێک بوو زڵێخا یوسفی خۆشەویست مدەتێکی زۆر لە ماڵەکە خۆشی ئەویست دواتر خوای گەورە باسی چی ئەکا وهمت به وهم بها لولا أن رأى برهان ربه ئەو هەمانە یەکەم تەنها بە دڵی زڵێخایە ئەگوزەرا و خۆشەویستی یوسف بەڵام لە عەزمە بڕیاریدا کە ئەبێ کاری فەسادکە بوو بە عەزم عەزیمەت لە دڵا بۆیە لەسەر عەزیمەت هەندێک جار ئینسان لەسەر هەمێکی بەسیط کە بە دڵیا تێ ئەپەڕێ لە بابی خەیاڵایە گوناهی لەسەر نانووسرێ بەڵام تەسەوور کە هەندێک جار کە هەمەکە ئەگاتە بابی عەزیمەت لەسەری ئەنووسرێ بۆی سەیری ئەم کۆمەڵە فەرمایشت هەن لە خزمەتیانە ئەوەستین ئەفەرمێ الهم العزم على القيام به همك أويا ما هممت به نفسك أويا بدلتها هاتوا همك كان أويا عزم على القيام به بوت عزم لناخي تويا له معجم الوسيطة أفرمي أولي عزيمة سرتاكي كدسبيك بهم دسبيك واتا خيالة ورده خيالك نزيك أبيته ولا ويك أبيته نيت لدلتا بو كردني كردوكا أم فرمايشتا بيروزا پیغمبریان صلی الله علیه و آله و سلم أفرمي من هم بحسنة فلم يعملها كسك همك كربا حسنيك باشا همك هاد بدليا بو حسنيك فلم يعملها نشكر كتبها الله عنده حسنة ويقول حسنيك بو أنوسي بما حسنيك كاملة بو أنوسي أيقر كردي دا حتى حوصتها زياتر باداشتي بو أنوسي أي لقناها همي جناهي كرت وإن هم بسيئة فلم يعملها كتبها الله عنده حسنة باشا ما بس خيالة بمشك وانا بقزر حسنة لا هم عزيمته يعني أجر كسي عزيمتي كرب جناه نيكر أو كاتا يج أجري ونسرة باشا همي كرد بكردواك بوب عزيمة شو بو كردواك بيكا رحمتي خوال إمام مناوي لفيض القدير قصيكي زور خوش هكا دلي إنسان خوش بأفرمي أجر هم تكربة جناه الرشتي ونمونا قرار الدواء الزناك يا دزيكي العياذ بالله أروي الرشتي مانع بيابو نوتواني بيك خود وست بيك بس مانعك نيش أفرمي أو هم كردو بحسنة فلم يعملها شكفك أفرمي فلم يعملها نيكرد بيه بس يونك خوي نيكرد به مانعك هر جورة مانعك دروز بو نيكرد أفرمي رحمي خوا أو اندزورة بحسنة بو ينسر
سري أو رحمة رب العالمين كإمام النايب باسك سبحان الله بحسنه بو ينسري كره الرشتو كرده وكبكا بلام إشتكر نكره بو نكره خلق شاوي لي أبو نيزاني مالك مناسب نبو سبحان الله يكسر ليا يك أجري شاكي بو أنسري أي أجر شو كردي يجونا هي بو أنسري يجونا سبحان الله بويا مسألة هم وتصورنا كأن هم خيالات بمشتاق أجوزة هم عزمة دس بيكردوه إيشكو دس بيكردوه فلم يعملها شوي تخطيط دانا واسم دزيك باشا جوان مراقبة مالك وكردوه سعادة أنا أخون سعادة وأنا هلا سندرجاك أو كلك أكريته هم تخطيطك دانا رشتي شيء عزمة كرد شو أولي عزمة دس بيكرد فلم يعملها جيب جد نكر كرده وكد نكر أو كاتا تو أجرك بو نسراوه باشا كردوكا خوم نم کرد بیرم کردەوە خوا کێ بەسەرەوە پەشیمان بوومەوە چوم سێرەکەم ماڵەکە ئەو شەوە نەخەوتون گەڕامەوە هەر جۆرێک لە جۆرەکان سبحان الله ئەمە بۆ مسلمان ئەجرێکی زۆر گەورە هەیە لە هەممی سەیئەیە هەندێک جار هەندێک لە خوتەبا بە خەیاڵی دڵێکی ئەدەنەوە ئەوە غەڵەتە ئەوە بەشەی تری هەمە کە هەمەم تەبینی نەفسێک ئەوە ئەجر و پاداشت و هیچی لەسەر نییە ئەوەی کە هەممی حەسەنەیە لە عەزمە لە ئینسانە بدايەتەکان تەخطیطەکان دەست پێ کردو بۆیە ڕەحمەتی خوا لە غەزالی بێ ئەفەرمێ هەم لە دڵی ئینسانە شەش جۆرە یەک دانەیان ئەڵێ کەیەت و ئەگوزەرێ و لە خەیاڵات تەنها لە زێنایە تێپەڕەکە ئەوەیان هیچ گوناه و چاکە و هیچ لەسەر نییە ئەمانەی تریان کە ئەبنەئەوە حساباتێ لەگەڵا ئەکرێ گوناهبار بووی لەسەر ڕێگاکە کە ڕۆشتووی عەزمە کردووە بەڵام کە نەتکرد سبحان الله هەمووی ئەشۆرێتەوە بە حەسەنەیەکیش بۆتە نووسن ئەگەر کردێ گوناهی ڕێگەکە و هەموو ئەوانە تەخطیطەکە و مێشکمان هەمووی لەسەر حساب بۆی ئینسانی مسلمان ئەبێ زۆر ئاگای لە هەمەکانی بێ بەیانی زوو هەڵسای نیەتێ چییە ئێوارە نیەتێ چیە چۆن هەمووی ئەبێ ئاگای لە هەمەکانی بێ ئەم فەرمایشتەمان هەیە فەرمایشتێکی ترمان هەیە لێرە ئەفەرمێ ئەگەر هەممی کرد و نەیکرد باشە یەک حەسەنەی بۆ نووسرا فەرمایشتی دووەمە فەرمێ قاتیل و مەقتول لە نارن هەردووکیان ئێ باشە مەقتول بۆچی ئەوە قاتیل خەینا پیاوێکی کوشتووە ئەڵێ ئەمیش ئیرادەی هەبوو بۆ کوشتن غەزالی ئەفەرمێ ئەمە لە هەممیش تەجاوەزی کردووە کولی ئەوەی بەکارهێناوە ئەو چەکی بەکارهێنا ئەم چەکی بەکارهێنا هاتنە بەرابەر یەکتر ئەمیان فریا کەوت ئەوی کوشت ئەو فریانەکەوت ئەوی کوشت واتە کار لە هەم دەرچوو لە عەزیمەت دەرچوو بە ئیرادە طبعا هم عزيمة إرادة خيال هموي أمانة بلا بندين بويا أبي أم دوانا ليكينوا همك بنفسه أجوزري بحال بمشكا أو يجوا مدري بلام إنسان مسلمان أبي حتى لسر أو شكاري كردبه أبي أو هماني أو خيالاني كي يبى مشكتا تو أو صفاتي توي أجر ويست خو بناسي سيري خيالك خيال الدنيوي بو دنيويت أخروي بو أخرويت شون مشكت تنها مثلا لا جنس أفرد بو أو صفة غلطة كيتو يعني خيال أبي باكرته وتهم عابر كان ما همت بنفسك أبي حل كري أولي عزم لهم أبي حل كري عزم خوي أبي حل كري إرادة أبي حل كري يكفر ما يشتهي أبي مشكلة مثلا پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم أفرمي ئەگەر پیاوێک ماڵ و سەرۆت و سامانێکی هەبوو لە خراپە بەکارهێنا بەم سەر و بۆ سەرا بە خراپە بەکارهێنا کەسێکی سەیری کرد تی ئەگەر منیش پارەم ئەبوو ڕێک وەکو ئەومە کرد ئەفەرمێ وەهما فی الویزری سەوا ڕێک لە گوناهەکە وەکو یەکوان باشە لەگەڵ ئەم فەرمایشتە تێگیران نییە لەمەیانە ئەفەرمێ ئەگەر نەیکرد حتا مەنای فەرموو ئەگەر مانعێکی زۆر ئاسایش بوو نەیکرد هەر بە ئەجر بۆی ئەنووسرێ بەڵام لەوەیە ناسیرەکەی فەرمێ وەهما فی الویزری سەوا هەردووکیان لە گوناهەکە هاوتان هەرچۆن لە حەسەنەیە کابرایەک پارە ئەبەخشێتەوە لە پێناوی خوا و یان وتار ئەدا یان دەرسەڵێتەوە یان قورئان لەبەرەکە ئای خۆزگە منیش وەکو ئەو ئەبووم باشە ئەم خۆزگەیە ئەجری لەسرە ئەو خۆزگە شەڕەش ویزری لەسرە خراپەی لەسەر بە گوناه لەسەر دەنووسێت ئەفەرموون عولەما ئەمەیان ئەکەوێتەوە سەر کەسەکان طینەی کەسەکە ئەساسی کەسەکە پەروەردەیەکی چاکە
خواناسیە دینداریە گوناه طاریئە بەسەریە نەک گوناه لەما ئەسڵ بێت و چاکە طاریئە بێ بەسەریە واتە ئەم کەسە ئەسڵەکەی هەمووی پاکە لە خەیرایە کاروباری خەیرایە هەمێک هاتووەتە پێشەوە لە هەممەکان ئێوە گوناهێ بکە بۆی نەکرا بە ئەجر بۆی نووسرا ئەمەی تریان ئەسڵتیایە خراپەیە بەسەر خراپە ئەڕوا لەگەڵ خراپە ئەژی هەمیشی کردەوە بۆ خراپەیەکی تر تەسمیمی کردووە لە زێنیا بۆ خراپەیەکی تر بە هەمان شێواز خراپەکەی لەسەر ئەنووسرێ واتە بە پێی نەفەرەکان جیاوازی و فەرق لە نێوان ئەو هەمەیە ئەبێ کە بەدڵە ئەگوزەرێ هەممی کەسێکی ئیماندار ئەجر و پادا ئەشتی لەسەر وەرەگرێ هەممی کەسێکی خراپەکار و عاسی کە ئەسڵتیایە عسیانە بە وزر و بە خراپەکاری بۆی ئەنووسرێ بۆیە ئیمام مەناوی ئەفەرمێ هەممی کافر ئەگەر کردەوەکەی نەکرد هەر لەسەری ئەنووسرێ هەممی موسڵمان ئەگەر خراپەکەی نەکرد بە حەسەنە بۆی ئەنووسرێ بۆیە ئیمامی سیوطی کتێبێکی بەناوی الأشباه والنظائر کتێبە زۆر عەظیمە ئەفەرمێ سەیرم کرد لە دینە هەرچی شتێ لەسەر نیەت وەساوە هەمووی بە نیەتە ئەڵێ زۆر سەرم سوڕ ئەمە باشە بۆ ئینسان 70 ساڵ ئەژی مەسەلەن 90 ساڵ ئەژی ورە 100 ئەژی قەی ناکە بۆ لە ئاخرەتە هەتا خوا ئەیسوتێنێ ئەڵێ ئەمە مێشکی ئاڵۆز کردبووم ئەڵێ دوایی سێرم کرد پاداشتی قیامەت لەسەر کردەوە نییە لەسەر نیەت و دڵە ئەم کەسە دڵی خەبیثە ئەمە نمونەیەکە لەم نمونەی 100 ساڵە خراپەکاری کرد بە هەزاران ساڵی تر ئەمە نمونەکەیەتی هەتاژمێنێتەوە خراپەکە ئەمەیان بەم 100 ساڵە چاکەکاری کرد هەتاژ بمێنێتەوە هەر چاکاری ئەکا لەسەر ئەو بەشەی دڵی ئەجر و پاداش وەرئەگرێ نەک لەسەر بەشی کردەوەکانی ئەگەنا بە عەقڵی ئینسان بێت و ئەڵێ مادام 100 ساڵ خراپەی کرۆ بە 100 ساڵ بسووتێنرێ بەڵام ئەفەرمێ ئەجر و عقاب هەردووکیان لەسەر دڵە لەسەر نیەتە لەسەر ئەو خاڵەیەکە لە ناخی ئینسانە خوا سەریەکە إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم سەیری دڵەکانتانەکە با بێنەوە سەر تەفسیری ئایەتە پیرۆزەکە ئەفەرمێ وهەموو بإخراج الرسول دوو جار کافران و بێدینان هەمیان کردووە بە دەرکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرکردنی لە دنیا دەرکردنی لە مەکە و لە مەدینە لەناو مەکەیە مشریکین هەمیان کرد بە دەرکردنی لەناو مەدینەیە یەهود هەمیان کرد بە دەرکردنی منافقینش عینەن لنخرجن الأعز منها الأذل ئەوانە هەم من بە خروج خۆ نەیان کردووە بەڵام هەممەکە عەزیمەکە تەختیتەکەیان داڕێژاو هەم منافقین دایان ڕێژاو هەم یەهود دایان ڕێژە حتا ژەهر خواردیان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم مشرکینی قوڕەش کۆبوونەوە بۆ کوشتنی و دەرکردنی لە دنیا وهموا بإخراج الرسول هەممەکەیان ئایا تەنها هەمێ بوو بە مێشکیانە گوزەرا یا عەزم بوو کردیان بۆیە رب العالمین هانمانەدا کورەوە قەومێ ناکوژن و جەنگیان لەگەڵان ناکەن کە نەکەثوا ئەیمانەهم عەهد و پەیمانیان هەڵوەشانەوە وهموا بإخراج الرسول هەمیان کردووە و دەستیان پێکردووە بە دەرکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وهم بدأوكم أول مرة ئێوەش جەنگتان دەست پێ نەکردووە ئەوان مشریکین جەنگیان دەست پێ کرد ئەوان هەوڵیان دا بە کوشتنی ئێوە ئەتەخشەونەهم کورە ئەوە لێیان ئەترسنە ئیمانداران فالله أحق أن تخشاه إن كنتم مؤمنين كره خوا جل جلاله بس أو قابلي أو يوباي أو يكتو لي بترسي أي إيمان دار أجر إيمان داري أم آيات الزرية ترس خشيت لدلي مسلمان برامر بكافر ناهل حزرك إلى كافر بلام قتلي ناترس أو مرافة شي بدس روحي توي بدسة أي كان ملكة أي إمزاك أبو كشتني كسيك وخوي طائب بۆیە کەسی ئیماندار زەڕێک خەشیە لە دڵیان نییە اینجا ئەفەرمێ قاتیلوهم بچن جەنگیان لەگەڵاکەن يعذبهم الله بأيديكم خوا بەدەستی ئێوە عەزابی کافران ئەدا ئیمامی شەعراوی قسەیەکی زۆر خۆشی هەیە ئەفەرمێ عەزابی خوا يعذبهم الله ئەکرێ بە لافاو بێ کورە ئەکرێ بە مێشولە بێ عەزابی خوا ئەکرێ بە کولە بێ ئەکرێ بە هەر شتێکی سەماوی بێ هەر زەوی ڕۆ هەمویان ڕۆچێنێ بەناو خۆیە بە زۆر شت ئەبێ
بۆ خوا جەل جەلالوه عەزابی خۆی بەرامبەر بە کافران يعذبهم الله بأيديكم بۆچی خوا عەزابی ئەوان ئەدا بەدەستی ئێوە ئەی ئیمانداران ئەفەرمێ ئەهلی کوفر مادی ئەهلێکی معنەوی نین سەیری عەزابی خوا ناکەن مەسەڵەن تۆفانیە تەسیریان لێ ناکە ئەڵەن تۆفانەوە هاتووە عالەمی داگیر کردو بەڵام شکانیان لە بەردەم موسڵمانە بە چەکێکی لاوازی بچووکی شڕەوە عەزابێکی زۆر گەورە ئەچەژن نەفسیەتیان ئەڕوخێ بۆیە فەرمێ يعذبهم الله بأيديكم خوا عەزابیان ئەدا بەدەستی ئێوە ويخزهم سەریان شۆڕەکە لە بەردەستانە وينصركم عليهم کورە ئیماندارە نەترسن بڕۆن جەنگکەن ئێوە سەرەکەون بەسەریانە ويشفي صدور قوم مؤمنين سنگی خەڵکێکی ئیماندار ئیسراحەت ئەکا شیفای بۆ دێ ینی بیرکەنەوە کەسێکی بێدین ئەو هەموو عەزەت و ئازاری خەڵکی ئیمانداری داوە زەحمەتی داون عەزەتی داون عقوبەی داون بێتاقەتی کردوون کاتێک کە زاڵ ئەبن بەسەریانە ئیمانداران خوای گەورە شیفای ئەو دڵ و دەرونیان ئەدا ئەو ناڕەحەتی و ئێش و ئازاریان زەڕ نامێنێ ئارام ئەبنەوە هێمن ئەبنەوە ويذهب غيظ قلوبهم سەرنجمان ڕاکێشە بۆ شتێکی تر لەگەڵ ئەوە خوا شیفای دڵی ئێوە ئەدا و ماندووبوونتان ئەحەوێتەوە لە جیهاد و جەنگە ويذهب غيظ قلوبهم بەخوا غەیظی دڵی ئەوان و کینەی دڵی ئەوان بە جیهاد لە ئەچ زۆر کات کافر و بێدین چاویان نابینێ هەتاوەکو نەسڕەتی موسڵمانان ئەبینن ئینجا ئەو غەیظ و ڕقەی دڵیان نامێن عەمری کوڕی عاص پیاوێکی زۆر عاقڵ و داهیەی عەرەب ئیمانی نەهێنا لە ئەخیرە لە ساڵی حەوتی کۆچیە هات چوو بۆ لای نەجاشی وتی بەخوا ئەم وڵاتە بەجێ ئەڵمەخیرە ئێرە هەر داگیرەکەن ئەو لە چەند جەنگە شکا بوون بەخوا مەکە داگیرەکە کە چوو بۆ لای نەجاشی زۆر زۆری خۆشەویست بە یا ئەخی بانگی ئەکرد کاتێک کە ڕۆژت نوێنەرێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێ بە نەجاشی وتی ئەم نوێنەرم بەرێ با بیکوژم ئەمە لە دینی ئێمە هەڵگەڕاوەتە نەجاشی شتێکی بەدەسەوە بوو کێشای بەدەمیە دەم و لوتی هەمووی خوێن هاتە خوارەوە چای بەرز کردەوە عەمر زانی زۆر تووڕە بووە نەجاشی تی وەڵڵاهی ئەگەر بمزانایە پێت ناخۆشە ئەی برام ئەوەم نەئەوت نەجاشی پەشیمان بووە لەوەی کە لێی داوە و ئەمە میوانی ئەوە وتی ئاوی بۆ بێنن جلی بۆ بگۆڕن خوێن هاتبووە خوارەوە گۆڕیان پێوەدە ئەی عەمر پیاوە عاقڵەکە تاکەی بەسە والله وتی بۆ تۆ ئیمانت هێناوە وتی ئەرە وەڵڵا من ئیمانم هێناوە ئەزان عەمری کوڕی عازی کە لەو کەسانەی لەسەر دەستی نەجاشی ئیمانی هێناوە طبعا نەجاشی ئیماندارە قائیدی کوفرە بەنهێنی ماوەتەوە ئەمە دەرسی زۆر گەورەیتیان هەموو ئەوانە لە شوێنی خۆشیان ماوەتەوە وحتى خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صفەیە ئەو مارەی ئەبڕێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دیقەت بدە لێرە عەمر ئەڵێ کە گەڕامەوە بیرم ئەکردەوە لە زیلەتی خۆمان لە نەسڕەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە لە ناو نەسڕەتە ئەو غل و حقد و بغض و کینێ نامێنێ ئەڵێ هاتم لە ڕێی خالدی کوڕی وەلید بینی پێکەوە هاتین بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ عومەری کوڕی خەتاب کە شایەتمانە عومەری کوڕی خەتاب بینی وتی ئەی هاوار عەمر ما ئەخەڕەک چ شتێ وای کردووە تۆ تەخیر بی لە ئیمان هێنان ئەڵێ سێرم کردوتم ئەی عومەر ئەم دڵە ئەگەر لای خۆم وایە زوو ئیمانم هێنا بەس بەدەست من نییە هیدایەت بەدەست ئەوە ئەڵێ عومەری کوڕی خەتاب وتی والله ڕاستەکەی بەدەستی ئەوە ئەگەر نا پیاوێکی عاقڵی وەکو تۆ ئەوە ئەوائیلی ئەو کەسە نەبوویان موسڵمان بوویتایە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەزانن هەر لە ساڵی حەوتی کۆچیە لەگەڵ عەمر ئیمانە هێنێ ئەی کاتە قائیدی سریەک و ئەینێرە بۆ جیهادێک چونکە قائیدێکی زۆر گەورەی عیملاقێکی زۆر گەورەی لەو تارێکە لە دوو تارە بە دوور و درێژ باسی حیاتی عەمری کوڕی عاصم کردووە لە یوتیوب و ئەوانە هەیە گوێی لێ بن زۆر سوودی هەیە چونکە یەکێکە لە داهیە و عاقڵە زۆر گەورەکە 90 ساڵ لە 90 ساڵیە منافەسەی دەسەڵاتی ئەکرد پیاوێکی زۆر عاقڵ و داهیەیەکی زۆر گەورەی مەبەستم ويذهب غيظ قلوبهم بخوا دڵی کافر و بێدین بەو قتال و نەسڕەتەی کە خوا ئەیدا ئەوە لە دڵیانە نامێنێ ويتوب الله على من يشاء سبحان الله ئێمە لە باسی دیقەت بدەن هەموو ئەم ئاياتانەی سوورەی تەوبە
هەموو ئاەتەکان باسی شمشێر و جەنگ و جیهاد و هەموو جای دەرگای تەوبە دەرگای ڕەحمەت ئەکاتەوە ڕەب العالەمین چونکە هەدەفی ئێمە لەسەر زەویە بریتیە لە تەوبەی خەڵک و گەڕانەوەی خەڵک ويتوب الله على من يشاء خواهي قورا وستي لسر هر كسي بي مهما كان أئمي كفر بي قوري كفر بي قائدي كفر بي إيمان هنا والله عليم حكيم خوا جل جلاله خوي عليم زانايا وخوي دانا وحكيم زور قرسي دين هيا أبيت الرحمة بو مسلمان أما يشك لو قرسياني كرب العالمين دروما لأكاتو أبيت الرحمة بو من كوتا قسم لخزمتنا لقرآن بيروزا دو شهاتون وشي كره 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 بضم كره بفتح هرشتك إنسان بكل لينا رحد به خوال القرآن كره بكارين هرشتك قرز به لسري وبي خوش به كره بكارين بو نمونا أفرمي أنفقوا طوعا أو كرها ببخشن بطوع وبخوشي يا بناخوشي كره بكارين شو كره يجزر خوشي لدلات يعني تو باري خوبي بخلق حس خوشي كيتيانية بو كره بكارين بلان بو أفرتك كمنالي أبي أفرمي حملته كرها ووضعته كرها شو بو أم دايك زورنا راحت أبي بلان قراني بسنا راحت يا الله بس من علىك يا الله وي كره بكارين باشا حملك كرها وضعك هر كرها حملته كرها ووضعته كرها لقتال شاء فرمي كتب عليكم القتال وهو كره لكم كره قتال لسرتان فرض كده وهو كره لكم بو شكل نصرتي مسلمان أبيني وآزايتي وبياوتي خود أبيني خوشيد بموضع ده بو أفرمي وهو كره لكم نافرمي وهو كره لكم أما دليل سر أويك والله عليم حكيم خو جل جلاله خوي عليم خوي حكيم يا ساكاني دين شون دا أرجع خوي خاوني حكمته خوي خاوني دانايتي كتيب ومسلمانا باشا وكامتشاكي أوانيتي خوي جان داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت خوي نوري أم قرآن الشيرين بخير ضلمانا ويا رب العالمين خوي نوري أم قرآن الشيرين بخير ناو مالكان ما نوا يا إلهي نوري أم قرآن الشيرين بسر ولات ونجتمان وأمتي في غمري خويا صلى الله عليه وآله وسلم ببارن خويا نوري أم قرآن الشيرين بكر حاكمي سرزوي يا أكرم الأكرمين خويا جان مسلمانان الجيهان لنا راحتيك زور قوران يا إلهي بمن خرو سرد صلاتي خومن بمن خرو سر حكمته داناتي خومن بهز من كروا بتوانا من كروا يا إلهي دعوة اللي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظم لهمو قناها كان من ببورة قناهي أشكر وبنهان من يا إلهي دعوة اللي أكن قناهي لمو بيشكردو مانا لمن ببورة لمو دعائي كينو فريد توبنا كين عفو منك إلهي أوهم ماني هاتون بدل مانا يا إلهي دعوة عفو اللي أكين دل من باكرة وخيال من باكرة والروح من باكرة لقناها كان دور من خروا يا أكرم الأكرمين يا إلهي داوال اللي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت كرمي خود بسر مانا ببارنا عفو عافيتي خود بسر مانا ببارنا يا إلهي لد أبارنا ولد ألالينا وهرشي بو الدنيا من بو دين من شاكا باشا يا إلهي بقسمت مانيك وبيمن عطاك هرشي خرافة بو دين من بو دنيا من پنا من بدا دور من خرولي يا أكرم الأكرمين يا إلهي داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة صلاوي إما بقينا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم يك نوما لخزمتي بينا خوشوي سيدلي إما بيبقينا يا إلهي داوال لي أكن برحمته بزي خود بكرمي خود قائدي كي زوري أم أمتي إسلامي خوايان شهادتيان بقسمت بولا بيناوي أم دين شيرنيتو يا روشتون خوايا السلامي إما يك بقينا خزمتيان خوايا السلامي إما بقينا أولياء وعلماء أم أمتا سلامي إما بقينا أنبياء سلامي إما يا إلهي بقينا أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم يا إلهي داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت كرمي خد بسر ما أنا ببارنا عفو عافيتي خد بسر ما أنا ببارنا يا إلهي إما بيسمان بعافيتي توها يا خواجان عفو عافية بخرنا ودين ودنيا مانا ويا رب العالمين خواجان نعمتي زور بيداوين لش ساغيت بعطا كردوين أمن وأمانة بعطا كردوين إلهي هانا بوتو أهيني النعمة كان بسر مانا وزيادك ولمن مسنا روا يا إلهي
وڵات و نیشتیمانمان و ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە وشکە ساڵێکی زۆر ناڕەحەتین. یا ئیلاهی هانای ضعیفی و زەلیلیمان بۆ تۆ بەرزەکەینەوە. خوایەکیان داوات لێ ئەەکەین بەمووی ئەو ڕیسپیانەی کە لەگەڵمانان، بە تەوبەی ئەو گەنج و لاوانەی لەگەڵمانان، بە بێگوناهی ئەو مناڵانەی لەگەڵمانان، یا ئیلاهی کانیاوەکانمان هەڵقوڵاوکە، بیرەکانمان پڕئاوکە، بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیشی ئەو ژ بۆرێ خوا لەمان قبوڵ کە.